بە درێژایی مێژوو چەقی ململانەکانی نێوان کورد و عێراق هەمیشە لەسەر کەرکووک و ناوچەدا بڕاوەکان بنبەست بووە. لە دوای ڕۆخانی ڕژەمی بەعسیشەوە چارە نووسیام ناوچانە بەسرایەوە بە مادەی 140ەوە. لەو کاتەشەوە سەرجەم کابینەکانی حکوومەتی عێراقی ئەو مادە دەستوریان پێشەل کرد. بۆیە کورد لە ئێستادا لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەکەی 25 ئەیلول دووبارە لە هەوڵی دانووساندایە تاکو چارەنووسی ئەو ناوچانەیە کلا بکاتەوە. چاودێرێکی خورماتوش ئاشکرای دەکات دەبێت سەرکردایەتی کورد سازش لەسەر هیچ بستێکی ناوچەدا بڕاوەکان نەکات. دیارە لە دوای پرۆسی ئازادی عێراق و شاری دووسخورماتوویەک بوو لەو شارانش ئەبوایە بگەڕێایەوە سەر کەرکووک و دواتر سەر هەرێمی کورسان بەپێی مادەی 140. بەڵام بەهۆی ئەو پلان و ئەو بەرنامە ڕێژانی کە حکوومەتی ناوەند دژی ئەم ناوچانە کردوێتی ئەو پرۆسیە دواکەوت و لە ئێستاشدا سوپاس بخوا ڕیفراندۆم بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە چوو و خەڵکی ئەم ناوچانە باتوانیان باشترین بەشداری بکەن. بۆیە زۆر زەرورە حکوومەتی هەرێم لە ڕووی سیاسیشەوە ئاگداری ئەم ناوچانە بێت، چونکە ئێمە دەیان قوربانی و شەهید و خەڵکی فەرماندەمان بەخشیوە لە پێناوە ئەم شارە بە کورسانی بمێنێتەوە. بۆیە لە ئێستادا داوا ئەەکەین ئەو وەفدانەی ئەچنە بەغا زۆر بەژگیری مامەڵە بکەن و هەوڵ بدەن نوێنەری ئەم ناوچانیان لەگەڵ بێت، چونکەم زیاتر ئەزانن لەم ناوچانە چی ئەگوزارێ و چی هەیە و چی بکرێت باشترە. خورمات و یەکێک لە ناوچەدا بڕاوەکانی باشووری کوردستانە و گرنگیەکی ئابووری و سەربازی هەیە لە ناوچەکەدا. بەدیدی چاودێرێکی قەزاکەش پێویستە حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بەم شارە بدات. پێمان وایە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە دوای ڕفراندۆم بایەخێکی تەواو بداتە جیاناکۆکان شۆرە جیاناکۆیان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی پێوترێ و بەتایبەت شاری خورماتوو کە لە ڕابردووە لە هەموو پرۆژە خزمەت گوزاریەکان بێبەش بووە و هەموو خەڵکی کوردستان بەشای خۆیان بینیان کە خەڵکی خورماتوو چۆن بە پەرۆشەوە بەرەو ڕیفراندۆم ڕۆیی و ڕێژەیەکی بەرچاو باشمان هێنا لە دەنگی بەڵێ. مێژوو سەلمانوێتی سەرجەم حکوومەتەکانی عێراقی تەنها چاویان لەسەر سامانی سروشتی کوردستان بووە و هەوڵی سڕینەوەی ناسنامەی کوردستانی بوونی ناوچەکانیان داوە، بەڵام سەرجەم پیلانەکانیان شکستی هێناوە و لە ئێستاشدا بەدیدی چاودێران کورد پێویستی بە یەکریزی زیاتر هەیە لە هەموو کاتێک بۆ گەیشتن بە تەواوی مافەکانی گەلی کورد. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.